مامۆستا من پۆلی 12م ئایا پرۆگرامی چالاکردنی مێشک بۆ بەشی ئامادەیی فەرقی چییە لەگەڵ بەشی گشتی؟ پرسیارێکی زۆر جوانە ئازیزان. لە بەشی گشتی ئێمە هەرچی تەکنیک و ڕێگا هەیە هەمووی باسەکەین، هەرچی تەمرینە هەمووی باسەکەین، بەڵام تەلەبە خۆی زۆر جار نازانێش جێبەجێی کا بەسەر مەنهەجەکەی خۆیان. ئێمەین من و دکتۆرە شایستە هاتووین لەگەڵ مامۆستا شادی هاتووین کۆمەڵە دەرس و تەمرینی زۆرمان وتووەتەوە و ڕاستەوخۆش لەگەڵیان ئەبین تا چل ڕۆژەکە باز لەوە ئەکەین چۆن بەسەر ئەحیا جێبەجێیەکەی، چۆن بەسەر ئەدەبی کوردی جێبەجێیەکەی، چۆن بەسەر دەرسی عەرەبی و ئینگلیزی جێبەجێیەکی. واتە لەوێ چەندان سەعات شێوازی سعیکردن، شێوازی جێبەجێکردن، شێوازی خۆئامادەکردن بۆ تاقیکردنەوە، چارەسەری ترس بە تاقیکردنەوە، هەموو ئەوانە بە زیادە لە بەشە ئامادەییەکە هەیە کە پێم وایە ئەو کەسی تەلەبەی ئامادەیی بێت لە ئامادەییەکە بەشدار نەبێت دوایی پەشیمانە بێتەوە. چونکە ئێمە ئەگەر کەسێک تەلەبەی پۆلی دەش بێ حتا چ ڕۆژەکە لەگەڵی بەردەوام بێت کە یعنی 2-3 ساڵەکە بەڕێزان تۆ پرۆژەیەک 2-3 ساڵ لەگەڵ تا بەردەوام من بەڕاستی حیفە ئەم تەلەبەیە لەبەر خاتریەوەی تۆزێ پارەکەی زیاترە لە عامەکە بەشدار نەبێت. بۆیە بەشداریکردن لە ئامادەییەکە بۆ تەلەبەی ئامادەیی زۆر زۆر بەسوودە و ساڵی پار ئێمە نەتیجەی سوپاس بۆخوا زۆر باشمان هەبوو کە وەکووتم تەلەبەمان هەیە هەموو دەرسەکان لە پۆلی 12 هێناوە و خۆی چەندین ڤیدیۆ هەیە باس لەوەکە کە ئیسفادەی لە ڕێنماییەکانی ئێمە کردو.